مليون أو شيدوني رجال أوضوي لونتي مجارد وريد مجريا شيدوني لونه زيد السمع في جل ترسوي فرسو شيدوني بهذه تشرجع بآواتي وديهاتي آمن زيتي وزي شيدوني وكذني كون فرسي بگوشن کاروانی شیدانی هم جارمند ریز بجیان و خباسی سیر بشان و فداکاری شهیدی ریگه آزادی حور عباسی اکرمی لحیزی زیر بندان بکیه ناوچین هشار یکی لسنگر درینگکانی دولانوی ملی دموکراتیکی گلی کرد لکردستانی ایرانه اوچی خباز گرو دموکرات پروری امنا و سیاق همیشه بدلوه ناوندری با فیسکی دموکراتی کردستانی ایران بینو باش دینو با فاجین دولکانی خویانیان روانه ریزکانی جیزی پیش مرگی کردستان کردوه دژمنی کۆنەپەرست و داوفرەدن زۆری هەوڵداوە خەڵکی تێکۆشەی ئەم ناوچەیە لە حیزبی دموکرات و لە جوڵاونەوە چاو ببڕێ و بەڵام سەر نەکەوت و لەو ڕێگایەدا داوما و هاتووەتە دەر تۆڵە قاوەمانەکانی هەوشار لە ڕیزی پێشمەرگەکانی حیزبدا قاوەمانەتی و ئازایەتی کلیێنەیان نوێندووە کە هەتاویە لە مێژووی خەباوت و بربەرەکانی گەلەکەماندا بەڕێزەوە هەڵدەگیرێ و یاودی دەکرێت ئاوەکوندە کۆنەپەرستەکان ویست و یاونەوا بنوێنن کە لەو ناوچەیەدا و خەڵک داوێنگر و پشتیوانی ئەوان و یاوچەکانیان بەڵام خەڵکی هەوشار لەمێژە نیشانیان داوە کە وەک هەموو خەڵکی کوردستان لە ڕێژیمی ئاوکوندی بێزارن و داوێنگر و پشتیوانی جوڵاونەوەی خوازانەی گەلی خۆیان بەڕێبەرایەتی حیزبی دموکراتی کوردستانی ئێرانن ئەو ڕاستیەیان هەم لە مەیدانی خەباتی مەنفی دژی ڕێژیمی ئاخوندیدا نیشانداوە و هەم بەناوردنی هۆڕەکانی خۆیان بۆ مەیدانی خەبات دژی پاسدارانی پارێزەری کۆنەپەرستی ئەو ڕاستیەیان سەرمەندووە یەکێک لەو ڕۆڵە قاوەمانانەی زەحمەتکێشانی هەوشار کە گیانی پاوچی لە ڕیزی حیزبەکەماندا بۆ وەدیهێنانی ئامەندەتانی بن و داوخوازیەکانی خەڵکی کوردستان بەخشی هاوڕێی شەهید عەباسی ئەکرەمی لە هێزی دوی ڕێبەنداونە هاوڕێ عەباسی ئەکرەمی ساڵی 1339 ئەساوی لە داوێری بنەماڵەیەکی زەحمەتکێشی ئاوایی داوەشڵاغی ناوچەی هەوشار لەدایک بوو عەباس هەر لە منداڵیەوە لەگەڵ زەحمەت و شۆرەوەری ئاشنا بوو بەهۆی دەستکردنی و لەبوونی ستاپخانە لە ئاوایەکاندا نەیتوانی بتوێنێ و بەم جۆرە لە نیعمەتی پێبوون بێبەش بوو هەر لە منداڵیەوە شانی دایە بەرکارکردن و لە موچە و مەزرا و دەشت و بەندەنەکاندا کاری دەکرد تەمەنی گەیشتە 12 ساڵ کە باوکی کۆچی جوانی کرد
عباس کە بەرەبەرە گەورەبوون ڕووی کردە شارەکانی دیکەی گێراوانی بۆ کارکردن گێرەدا بوو. عباس لەگەڵ بێبەشی و لەسە کۆچی گەلەکەی ئاشنا بوو. بۆی دەرکەوت کە گەلی کورد لە کوردستان ماڵی خوراوە و بێبەش کراوە. تاویزی ساڵی 58 عباس وەک سەرباز ڕەوانەی پازگانی ئەردەیەڵ کرا. لەو سەردەمەدا بوو کە عباس باشتر نێوەرە و چیرکی گەلی ڕێژیمی ئاخوندی ناوسی. بۆی دەرکەوت ڕێژیمی ئاخوندی میراثگری بە حەقی ڕێژیمی گۆرزاوی شایەتیە. هەر بۆیە ئاو سێ ماڵ لە پازگانی ژاندەرمەری ئەردەوێڵ لەگەڵ زیاتر لە 30 کەس لە سەربازە کوردەکان ڕای کرد و خۆیانەوە ئاوەیەکەیان. لەو کاتەدا ئەو کەساڵاوچی تێکۆشانی ئاشکرای حزب هەموو کوردستانی گرتەوە. عباس بە لێکۆڵینەوە لەسەر حیزب و ڕاوبردووی حزب پەیوەندی لەگەڵ حزب کرد و ساڵی 58 ڕاستە و خۆ هاوتەڕیزی پێشمەرگەکانی حزب و تەکی شەرەف و شانازی بەشان کرد. بوو بە پێشمەرگە و هەمیشە لە سەنگەری پێشەوەی شەڕەکاندا بوو. ڕق و بێزاوێکی زۆری لە دژی گەلێکاونی پەلاومەردەری کوردستان هەبوو. بەرەبەرە لە شەڕەکاندا عەباس خۆی نیشاندا ئازا و بەجەرگ و بە نەظم و دیسیپلینە. هەر بۆیە ساڵی 1360 وەک فەرماندەری هەر دیاری کرا. هاوڕێ عەباس یەکەمی خاوەنی تایبەتمەندی بەرچاو بوو. هەم زۆر بەڕۆتیە بوو هەم بە دیسیپلین و ئینزیباڵ. هەر بۆیە زۆر جێگای متمانەی هاوسەنگەراوی بوو. کاتێک کاوسمێک لە پێشمەرگەکانی هێزیە و شار بە مەئموریەت بەرەو ناوچەکانی سەردەشت و پیرانشار ڕێکەوتن، عەباس یەکێک بوو لەو پێشمەرگە قارەمانانەی کە لەو مەئموریەتەدا نەقشی بەرچاوی گێڕا. لەو مەئموریەتەدا عەباس بریندار بوو. تا ئەو دەم سێ جاری دیکە بریندار بوو، بەڵام هەموو جارێ دوای ساڕژبوونەوەی برینەکانی دەگەڕایەوە سەنگەری خەبات و بەربەرەکانی. ساڵی 1362 هەتاوی هاوڕێ عەباس هەرچی فەرماندەری بچی سێ شەهید سەیفوڵڵای محەممەدیانی لە هێزی شەهیدانی و شاور سیاسێتدا. بەهۆی نەترسی و ئاوازایەتی و لێوەشاوەیی لەو بەرپرسایەتیەدا سەرکەوتوو بوو. پەیوەندیی نزیکی لەگەڵ پێشمەرگەکان و کادرەکان و خەڵکی ناوچەدا هەبوو. تێدەکۆشا نەظم و ئینزیباڵی شۆڕژگەراونە لەنێو پێشمەرگەکاندا بەبێنێ. هاوڕێ عەباس لەو ئەرکەیدا ئەو پڕی دڵسۆزی و لێوەشاوەی خۆی نیشاندا. عەباس بەڕاستی گوڵی کردبوو. ببوو بە گوڵە جەرگە و خۆشەویستی خەڵک و هاوسەنگەراونی. تاقیکردنەوەی زۆری لە مەیدانی خەباتدا وەدەستێناو بوو. بەم جۆرە بوو بە سیماوێکی تێکۆشەری و تەشکیلاوتە حیزب. هەر بۆیە بە هاوری ساڵی 64 هەتاوی لەناویان تەشکیلاوتی حیزبەوە وەک فەرماندەری پێشمەرگەکانی ناوچێ و شاور دیاری کرا. بەدەیان ئەمەلیاتی سەرکەوتوانەی لەناوچە جۆرە و جۆرەکانی کوردستان ئەنجامدا، وەک ئەمەلیاتەکانی ناوچەی کتاب، ساڵی قەڵاو، شەڕەکانی ناوچێ و شار و نێو شاری کتاب و شاری ساین قەڵاو، جاودەی کتاب ساین قەڵاو، شەڕەکانی جاودەی سەقفی وەندەرە و گرتنی پێگەکانی ئاوبارە و قەرەزاق و شەڕی پێنجی گەلاوێژ لەسەر ئەسکەندەری میاونە، شەڕی هەشتی کوشبەر، سەدکردنی جاشەکانی ئینسە و دەیان ئەمەلیاتی گەورە و چکۆڵەی کرد وەک شەڕەکانی ناوچەی سەرشیری سەقف و قورسڕەی چیرەک و سەرشیری فەیزوڵڵا بەجی و چەندین شەڕ و ئەمەلیاتی دیکە کە فەرماندەری و ڕێبەریکردنی ئەو شەڕەونە بەشی هەرە زۆریان بە عەستۆی هاوڕێ عەباسەوە بوو. هاوڕێ عەباس یەکەمی دیانەوەی کە فەرماندەرێکی شایستە بوو، هەمیشە وەک کادرێکی جیهاتەی حیزبی سیاسەت و بۆچوونەکانی حیزبی بۆ خەڵک شی دەکردنەوە. لەنێو خەڵکدا بەڕاستی خۆشەویست بوو. پەیوەندیەکی قوڵی لەگەڵ خەڵکی ناوچەدا هەبوو.
هەربۆیە بۆ دژمناوی خەڵک ئاوگر بوو لەحزەیەک بۆ سزاودانی ئەو کەسانەی خەڵکیان ئاوازاردەدا کەم بەرخەمی نەدەکرد دژمن دەیزانی هاوڕێ عەباس چەندە دڵسۆزی دووڵاوەیە بۆیە زۆری هەوڵ دەدا دەمێوی بەرێت هاوکردەوەش و پاڵساڕەکان بەریتنی ئەوی عەباسیەکەنی وەلەرزە دەکەوتن پاریزی ساڵی 63 کەوتێک کاک عەباس لەگەڵ تاقمێک لە پێشمەرگەکانی هێزی شەیدانی هەوشار لە مەئموریەتی جنوب بەرەو ناوچەی هەوشار گەڕاونەوە لەو ماوەیەدا زۆر زەبری گرچوبڕیان لە هێزەکانی ڕێژیمدا هەر بۆیە ڕێژیم زۆری هەوڵدا و پێشمەرگەکان لەداو بخات دژمن زۆر پیلان و فێڕوتەڵەکەی لە دژی پێشمەرگە بەکارهێنا ڕۆژی 22 دەفرانباوەری ساڵی 64 کاتێک پێشمەرگەکان لە ئاوایی سوورکان بڵاو بوون لەباوری پێشمەرگەکان سەعاتی حەوتی بەیانی خەبەریان بە شەهید عەباسی ئەکرەمی گەیاند کە دژمن پەلاماری هێناوە هاوڕێ عەباس بە ئارامی لە سەرخۆیی پێشمەرگەکانی سازماندا بوو لە نێودێدا بەزگەم بەم جۆرە شەڕێکی تند دەستی پێکرد هێزەکانی ڕژیم کە دیسیان ناوتوانن پێشەوی بکەن گوێیان داوی بەرتوپ و خونپەورە هاوڕێ عەباس لەبەر پاراوتنی گیانی خەڵکی بێدیفاع لە سووری بە پێشمەرگەکاندا لە دێوە دەرکەون و بەرەو بەرزایەکانی شاوتی ئەوەل ڕەزا وەسەرکەون کاتێک پێشمەرگەکان نزیک لوتکەی ئەوەل ڕەزا بوونەوە دیتیان کە بەرزایەکان گیراو بن بەم جۆرە شڕێکی قرس و ناوبەرامبەر دەستی پێکرد بە ئاوتی دوو سلوکن دەقیقەی دوای نیوەڕۆ هاوڕێ عەباس کەوتە بەردەستێژی دژمناوی ئاوزەڵی و دڵی پڕ لە هیوا و تاوسەی بە گولەی پاڵساوڕەکانی کۆنەپەرستی لە بێزان کەوت لەو شەڕەدا و زیاتر لە 15 کەس لە جاوش و پاڵساوڕەکان کوژراون بەم جۆرە هاوڕێ عەباس شەهید بوو لە ئاوسنگەرانی زەحمەتکێشانی ناوچەکانی هەوشار و دیوەندەرە و سەقز و حیزبەکەی ماڵاوایی کرد بڵاوبوونەوەی خەبەری شەهید بوونی هاوڕێ عەباس خەڵکی ناوچەی لە نێو دەریاوی هەموو پەژاورەدا و غەرق کرد دژمنێکیشی دەبی دوای شەهید بوونیشی دوور دەترسا و دووردۆڕینەوەی تەرمە پیرۆزەکەی کە پرستاوران دەگەڕا و گۆڕی تازەی دەداونەوە کارەمەولەتی و ئازایەتی شەهید عەباس عەباسی کردبوو بە ڕەمزی مقاومەت و خۆڕاوگری بە نێو خەڵک و پێشمەرگەکانی هاوسەنگەریدا بێگومان مێژووی خوێناوی حیزب و گەلەکەمان هاوڕێ شەهید عەباسی ئەکرەمی وەک گوڵ بە بەرۆکی خۆیانەوە هەڵداوەتن عەباس پێکۆشەرێکی دەوڵەتی حیزبەکەمان بوو ئەو دەیتوانی چی بکات بۆ حیزبوونەی کرد ئەوە تا ناویشی ئێستا بۆ ئێمە و بۆنەوەکانی داهاتووی کوردستان بۆتە ئەبەدی و ناوێکی هەمیشە زیندوو عەباس ڕۆڕێکی بۆ پای زەحمەتکێشانی کوردستان بوو لە شەڕ و خەباڵەتی سەخت و خوێناویدا و بەرامبەر کۆنەپەرستی نیشانیدا کە ڕێژیمی ئاخوندی بێداهاتووە گەل سەردەکەوێت هاوڕێ عەباس و هەزاران کارمانی دیکەی حیزبەکەمان شەهید بوون بەڵام ئاڵای شەکاوە و بەرزی خەبات و تێکۆشانیان بۆ ئێمە بەدێشتووە ئەوە تا ئەو ئاڵایە ئەمڕۆ سێبەرەکەی سەرتاسەری کوردستانی داگرتووە و هەموو زەحمەتکێشانی کوردستان لە دەوری کۆبوونەوە بەیاد و بیرەوەری هاوڕێ شەهید عەباسی ئەکرەمیدا جوانترین سڵاوی وەفا و خەبات و خۆڕاوگری دەنێرین بۆ ژیانی پاوچی و دڵنیان دەکەین کە ڕێبواورێکی وەفاداری ڕێگای ئامەندەکانی ئەو بین هەزاران سڵاو لە ژیانی بەرزی شەهید عەباسی ئەکرەمی و هەموو شەهیدانی ڕێگای ئازادی و خودمختاری بڕوخێ ڕێژیمی جیگەلی ئاخوندی